گەڕاینەوە وڵاتان بۆ قسەکردن لەسەر پەروەردەکردنی منداڵ لە ناو خێزاندا، هەروە ڕۆڵی خێزانەکان چییە لە پەروەردەکردنی مناڵ، تاکو بتوانین مناڵێکی تەندروست و منداڵێکی وتوریا و منداڵێکی گرنگ پێشکەش بە کۆمەڵگە بکەین و بتوانێت خزمەت بە تەواوی کۆمەڵگەی کوردەواری بکات. بە تایبەتی لەم سەردەما کە سەردەمیەکە ئەتوانین بڵێن گرفتی سیاسی هەیە، گرفتی ئابووری هەیە، گرفتی تەکنۆلۆژیای هەیە و گرفتی کۆمەڵایەتیش هەیە. ئەمڕۆ لە ستودیۆ کەناڵی ئاسمانی کەرکووک زۆر بەڕێز دکتۆر ملکۆ ئەسعات پسپۆڕی گواری پەروەردە و دەروونزانیمان لەگەڵا. سڵاو مامۆستا بەخێر بیت. سڵاو لە بەڕێزدار و بینەران و بیسەرانی کەناڵەکەشتان. هەڵبەتە ئەمڕۆ یەکەم جاتە کە دیتە ستودیۆ کەناڵی ئاسمانی کەرکووک و باز دەتەوەرێکی زۆر گرنگەکەین کە ئێستا زۆر پێویستە لە ناو کۆمەڵگەدا تیشک بکرێتە سەری و بە وریاییەوە و کەسانی کە لە بواری دەرونی و کۆمەڵایەتی هەروە لە ناو کایەکانی کۆمەڵگەدا بتوانن قسە بکەن لەسەری. ئەمانێت باس لەوە بکەیت خێزان لە ئێستاە تا چەند ئەرکی قورس بووە و ڕۆڵێکی گرنگی پێسپێردراوە ئەویش پەروەردەکردنی منداڵە لە ناو کۆمەڵگەدا. سپاس. ئێمە جارێ پێش هەموو شتێک ئەتوانم بڵم ئەگەر ئاماژەیە بدەینێت لایەنێکی مێژوویی بۆ ڕۆڵی خێزان و بۆ گرفتی خێزان لە پەروەردەیە و بۆ گرفتی مناڵ لە سەرەتای مرۆڤ تا ئێستاکە هیچ کاتێک بە هێندەی ئێستاکە گرفت لەسەر نەبوو لە پەروەردەیە و هیچ کاتێک بەقەدەر ئێستاکە ئەرکی خێزان ناخۆش و سەغڵەت و قورس نەبووە و هیچ کاتێکیش منداڵ لە بەقەدەر یا بە هێندەی ئەم سەردەمە لە ترسێناکی نەژیاوە و نەش بووە. ئەمە خاڵێکە کە بێ خەڵکی زۆر بزانێ و لە هەمان کاتی شاکە ئێمە ئێستاکە لە جاران خەڵکی پەروەردەی مناڵ لە چەند بوارێکە ئەیبینی لە سەردەمانی زووە گرنگترینیانەوە بوو کە بژێوێکی سادە پێکاتەیەکی کەسایەتی تەندروستی گەورە و لە هەمان کاتە ئامادەکردنی بۆ ژیانی داهاتوو. ئەم باو باپیرانمان لەگەڵەوەی کەەوە ئاستێکی خوێنەواری زۆر بەسییتیان هەبوو و لە هەمان کاتیشا ئاستێکی زۆر بژێوی قورسیان هەبوو و لە هەمان کاتە بە تایبەتی یەکێک لەشتانە کە قورسایی و جەنجاڵی ژیان زۆر لەسەریان گرانتر بوو لە ئێستاکە چکە هەموو کێشەکان ئەبوایە کێشەی بەدەنی بوون، ئەبواە بە بەدەن چارەسەری هەموو شتێکی بکردایە وە کێساکە تەکنۆلۆژیا و ئامێر و ئەو شتانە ئاسان نەبوو بۆیە هەموو شتێک وەقت و جوهد و ڕەنجی لە خەڵکەویستا بەردەوام بێن لە ژیان. بەڵام لەگەڵەوە پەروەردە زۆر گرنگ بوو لەلایەن و زۆریش گرنگیان پەروەردەدا. بەڵام ئەوەی کە ئێستاکە ئەیبینین ئێستاکە خەڵکی لەگەڵ ئێستا گەر مقارنە بکەین لەگەڵ زووە ئێستاکە خەڵک ئامانجێکیە لە پەروەردەکردنا ئەویشەوەیەکەوە جارێ پێش هەموو شتێت داهاتێکی زۆر ژیانێکی زۆر پێرفێکتی زۆر ناوازە بەڵام لە جاران وتبان ژیانێکی سادە بۆ جاران پەروەردەیەکی زۆر گەورە بەڵام ئێساکە پەروەردەیەکی ئیهمال و لە هەمان کاتی شاجاران مناڵ پەروەردە ئەکرا بۆ زەمن و بۆ داهاتوو ئێساکە هەموو خەڵکە پەروەردەکردن ڕۆژگارە ژمێرێ. ئەمە دوو کارەساتێکی زۆر گەورەیە لە نێوان ئەم دوو سروشتە کە دروست بوون. بۆیە لە کۆمەڵگەی پێشینان یا بڵێن پێشینانی ئێمە مناڵیان پەروەردە کرد دایک و باوکی ئێمە لەگەڵ ئەوەی کە ئاستێکی خوێنواری زۆر ئاسادەیان هەبوو توانیان ئێمە پەروەردەکە. بەڵام ئێساکە لەگەڵ هەموو سەرچاوە و بوارێ ڕۆشنفکری ڕۆشنبیری و دوای ئەوسا هۆکاری پەروەردەکردن و وەسائلی پێشکەوتووە ئێستاکە پەروەردە گەڕاوەتە دواوە تەنانەت ئەوانەشی کە لە ئاستێکی بەرزی خوێنەواری و خاوەنی بڕوانامن زۆریان مناڵەکان لەژێر ڕاشایە کە لە ناوچوون و نزیکن نەک پەروەردەیەکی تەندروستیش. ئەمە شەکە گەڕێتەوە بۆچی گەڕێتەوە بۆ ئەوەی کەوا استراتیژیەتی فکری ئینسان گۆڕاوە. جاران وەکوتم خەڵکی ژیانێکی بەسیط قەنەعەتێکی زۆر و لە هەمان کاتە پەروەردەیەکی تەندروست لە مناڵەکەیە و لە هەمان کاتیشا کۆمەڵگە هەمووی بە یەک ئاراستە بیریە کردەوە کە ئەبێ هەمومان چاک بین. بەڵام ئێساکە کۆمەڵگا هەر یەکە بە جۆرێک بیرەکاتەوە و بیریشی ئەوەیەکەوە منافەسەیەک لە مادە، لە ماڵ، لە سەروەت، لە سامان، لە بوونەیی، لە بژێوی، لە هەموو ئەم شتانە منافەسەکان لە پەروەردەکردنی مناڵەوە هاتوۆتە سەرچی هاتوۆتە سەر ئەوەی کەوا چۆن داهاتێک بە زۆرم دەستکەوێ خانۆکەم گەورەتر بێ، شوقەکەم باشتر بێ، فێلاکەم باشتر بێ، یا بۆ نمونە لە دوای مردنی خۆم شتێکی زیاتر بۆ مناڵەکانم بەجێ بێڵم. بەڵام کۆمەڵگەی پێشینانمان
بیریان وابوو کە چۆن مناڵێکی تەندروست دروست کات خۆی بکاتە خاوەنی دەست و کارامەیی و بتوانێت خۆی دروست کات نەک ماڵ و داهات و سەرەتێکی زۆری بۆ بەجێبێرە و ئەمە شەوای کردووە کە ئێساکە پەروەردە لە پاشەکشایە پەروەردە گەڕاوەتەوە پەروەردە لە جێ ترسناک لە حاڵەتێکی زۆر ترسناکایە و ئەو شەوەیە کە ئێستاکە ئێمە نامانوێ مناڵێک پەروەردەکەین بۆ داهاتوو ئەمانوێ ئێستاکە لەگەڵ ئێستەی مناڵە ئەژین بیرمان لایەوە نییە کە چۆن مناڵێک دروست بکەین مناڵێکی دەگمەن بێ مناڵێکی بە خزمەت بێ مناڵێکی بەهێز بێت ئێستاکە هەموو شتەکان خۆمان بۆیانەکەین لاوازن و لە هەمان کاتیشا مناڵێکە تەنیا خزمەتی خۆی و خێزانی خۆشیان لا مەبەست نییە هەتەنانەت دایک و باوکەکان ئێستا خۆیان خزمەتی مناڵەکانیانەکەن لە گۆری شوێردنێکەوە تاوکو جل لەبەرکردنێک تا پێڵاو لە پێکردنێکە تا سی ناوەندی و چواری ناوەندی و هەتا با بڵێنەوە دە بە زمان تازە و لە هەمان کاتیشا ئێستاکە جاران پەرۆشی خەڵکەوە بوو کە چۆن مناڵەکەی بکاتە نیشانەیەک بۆ خێزانەکەی بۆ ئەوەی بۆ بنەماڵەکەی بۆ کۆمەڵگەکەی کە مناڵێکی چاکە تەندروستە باوکو دایک بەدوایەوە ئەگەڕان چۆن باسی مناڵەکەیەکن لە پەروەردەیە بەڵام ئێساکە بە خێزانەکان چونکە دابڕبوونە ئەو پرۆشیان نییە مام هەیە مناڵی خۆی برازای خۆی ناناسیە خاڵ هەیە لەوێ برازاکە خوشکەزاکانی خۆی نەناسێ لەبەرەوە ئەمە نەماوە کە ئێساکە بڵێ من مناڵەکەم چی ئەگەیەنێتە کەسوکارەکەم دەوروبەرەکەم کۆمەڵگەکەم دراوسەکان پەیوەندیان بێکەوە نییە ئێدە چه باکی لێ هەیە کوڕەکەی ئەو باشە یا پێشکەوتووە یا پێشکەوتووە لەبەرەوە ئێمە بەڕاستی ئێستاکە ئێمە زۆر بە ئەسەفۆم قسەی ئەڵێن لە مێژووی کۆمەڵگەی مرۆڤایەتیە بەڕاستی ئەگەر بیر بکەینەوە هیچ کاتێک بەقەدەر ئێستا تەنگەژە لە پەروەردەی خەڵکان نەبووە هیچ کاتێکش بەقەدەر ئێرە ترسناکی نەبووە و هیچ کاتێکیش بە هێندەی ئێستا مناڵ قوربانی نەبووە و لەگەڵ ئەوە شاکە بۆ نمونە هیچ کاتێکیش بە هێندەی ئێستاکە مناڵ لە ناو نەچووە ئێمە ئێستاکە ڕێژەی بارە تایبەتە نەخۆشیە دەرونیەکان هەڕەشیان لەسرە نسبەی یا ڕێژەی پەککەوتن عەوەق لە عالەمە ئێستا هەڕەشاکە 1/5 هەڕەشاکە بە 1/5 واتە 5 کەس یەکێک گرفتی هەیە ئەمانە ئەگەر بەشێکی یان مادی بن وەکو شەکرە و زەخت و ئەوانە بەڵام ئێستاکە زۆری بارە دەرونیەکە لە هەڵکشانەیە من لە سەنتەرێکی خۆمان هەیە ئافرەتێکی ئینگلیز هاتبوو بۆلام کە خەڵکی بریتانیایە مناڵەکەی تووشی ئەو بارە دەرونیانە بۆ کە پێیان ئۆتیزمانە هێنا بۆ عیلاج بۆ سلێمانی بۆ لای ئێمە کە هێنا بوو یەکێک لەو شتانە کاڵێ کاک دکتۆر ئێمە خەبەر لە وەزارە دکتۆر ئێمە لە 50 ملیۆن کەس لە بەریتانیا 1 ملیۆن تەشخیص کراوە بە نەخۆشی ئۆتیزم تەنها مەڕەشەیە جاران 1000 بە 1 بوو ئێستا بۆتە 50 بە 1 ئەوەی ڕسمیە ئەڵێ 3 بۆ 4 ملیۆن کەسیش لە ئینتزارایە تەنها بەس بۆ ئەوەی کەوا بڕیاری لیژنەکان لەسەری بدرێکەمە ئۆتیزمە لە هێڵڤیزیتەرەوە خراونەتە ناو ئەو شوێنەوە کە بۆ نمونە ئەمانە دراونەتە ئەو لیجانانەی کە تایبەتەن ئەو دکتۆر و پزیشکانە یان ئەو سایکۆلۆجیستانێک کە هەن ئەمانە خراوتە لای ئەوەنە بۆ ئیکەوا بڕیار بدرێکەکەی کە ئۆتیزمانەیە یعنی ئەگەر ئەم 3 بۆ 4 ملیۆنە ئەگەر 2 ملیۆنیشی یەکلا ئەبێتەوە کە لەم 2 ملیۆنە یەکلا بێتەوە 3 ملیۆنەکە یعنی ئێستا حاڵی حاضر بەلایکەوە 3 ملیۆن کەس لە 5 ملیۆن کەس هاتێک چوە کە ئەمە گرفتێکی هێزگا زۆر ترسناک دروست دەکاتەوە اینجا ئەمە لە بەریتانیا کە ئەتەکێتی تربەویان هەیە ئەکە ئەتەکێتی پەروەردەیان هەیە بۆ نمونە لە مناڵە لە کاتی خۆی حتا تەنانەت لە ئەوروپا ئێستا شتێکەیە کە تۆ ئەگەر مناڵەکەت بزانن شتێکی تایە بۆ نمونە ئیشتیاقی بۆ یاری هەبێ دێنەوە داوا لە ڕەچەتەی مەصاریفی مانگانەتەکەن بزانم تۆ ئەو پارەی مناڵەکەی کە 600 یۆرۆ یا 600 پاوەن یا 500 پاوەن هەر خێزانێک کە درێتە مناڵک بۆ هەر مناڵەکە درێ بۆی مەصاریفی مناڵەکەی پێ بکرێت لە ڕووی تەربەویەوە یان لە ڕووی خۆشی و تەرفیهەوە داوات لێکن بزان مانگانە چەنەکڕێ ئەوش کۆیە کاتەوە نای شتەکانی پێ ناکڕێ دواتری هێنێ لە وڵاتەکانی خۆیان شتی پێکردن ئەرزەی پێکردن یان ئەوەتانێک کە ئێستا ئەم تەکنۆلۆژیایە کە ئێستاکە هەڕەشێکی زۆری دروست کردووە کە ئێستا ئێمە زۆرێک لە مناڵەکان لەو کۆمەڵگە پێشکەوتوانە ئاوا بە هەڕەشێکی خەتەرا بڕۆن لە کۆمەڵگەی خۆمان ئێمە شاری وامان هەیە ئێستا نامێت تەشیر ببێتەوەکو تەشیرێ بەڵام شاری وامان هەیە ئەتوانین بڵێن لە 150 بۆ 60 بۆ 70 مناڵەکانیشیان زۆری لەژێر هەڕەشایە زۆر باش کاک دکتۆر مێدە و پرسیارە